ژمارەیەک لە هاوڵاتیانی قەڵازەی ڕژانە سەر شەقامەکان و خۆپیشاندەرانیش دەڵێن دژی دواکەوتنی موچە و قەیرانی دارایی و خراپی دۆخی هەرێم خۆپیشاندان دەکەن. باسییان لەوەش کرد کە ڕۆژ بە ڕۆژ گوزەرانیان ڕووی لە خراپتر دەکات. خۆپیشاندانەکەش مەبەستی ئەوەیە کە مافەسەرەتاکانی ئەم خەڵکە دابین بکرێت. سەرەکیترینشیان کە موچەیە کە زۆربەی کەسەکان زۆربەی خەڵکی ئێمە لە پێشمەرگە و لە مامۆستا و لە هەر بگرێت لە هەموو سیم توێژەکانەوە هەمووی بێ موچەیە خۆپیشاندانەکان بۆ مەبەستان کراون. سەرەتا خۆپیشاندانەکە لە ناوبازاری شاری قەڵازیەوە دەستی پێکرد و خۆپیشاندەران شەقامە گشتیەکانیان داخست و لە چەند شوێنێکەوە تایان سووتاند. دواتر ئاراسی خۆپیشاندانەکان بۆ بەردەم قایمقایمەتی قەزای پشدەر گۆڕا و ژمارەی خۆپیشاندەر بنەی قایمقایمەتی قەزای پشدەریان بەردباران کرد. قایمقایمی قەزای پشدەر خۆپیشاندانەکەی بە خۆرسک ناوبرد و وتیشی کە هیچ کەس و لایەنێک داوای مۆڵەتی ئەنجامدانی خۆپیشاندانی نەکردووە. هەندێک خەڵکی تووڕە لەو وەزەی ئێستا لە هەرێمی کوردستاندا هەیە هەم لە ڕووی سیاسی و هەم لە ڕووی ئابووری و لە ڕووی کۆمەڵایەتی و لە ڕووی ئەمنیەوە خۆتان دەزانێت کوردستان بە معادلێکی سەختی سیاسی و ئابووری و کۆمەڵاتیدا تێدەپەڕێ. ینی ئەو وەزایەت کە باڵی بەسەر هەرێمی کوردستاندا کێشاوە ئەوە زیاتر پاڵنەر و بۆی خەڵک بێتەوە سەرجادە. داوا لە سەرجەم خەڵکی قەڵازێ و دانیشتوانی پشدەری بەڕێز دەکەم کە هەمومان لە ئاستی بەرپرسیارەتی ئەم وەزعانە دابین و بۆی بتوانین منتیقەکە بە ئارامی بێنێتەوە و هیچ کە زەرەر نەکات. بەهۆی قەیرانی داراییەوە هەرێمی کوردستان بە دۆخێکی سەختدا تێدەپەڕێت و حکوومەت موچەی 5 مانگی فەرمانبەران قەرزدارە. دابەشنەکردنی موچە و سزبوونی بازار کاریگەری لەسەر بژێوی ڕۆژانەی هاوڵاتیان دروست کردووە و بەهۆیەوە زۆرێک لە مامۆستایان و فەرمانبەرانی فەرمانگە جیاوازەکان دەستیان کردووە بە بایکۆتکردن. گۆران عەبدوڵڵا NRT قەڵاتزێ.